ئێمە وەکو چینی کرێکار داوای لە سنتیکای کرێکاران دەکەین ئەو عەمەلە بیانیانە نێنە ژوورەوە لە بەخاترەوەی ئێمە خۆمان کرێکاری ئێرانی هەیە عارەبەیە دێن بە 10,000 و 15,000 ئیشەکەن ئێمەش ئیشی ئێمە ئەوەیە کە کرێکاریەکەین و ڕۆژانەمان لەسەری ئەوەیە وەڵی ئاخی دەرجە خراپە یعنی لە هەفتەیەکە ڕۆژێ 2 ڕۆژ ئیشەکەین ناتوانین پێی بژین بەڕاستیوێ ناتوانین پێی بژین بەڕاستی ئێستا وەکو ئەوەی ئەڵێن سندیکای کرێکاران لە کوردستان شتێک نییە بە ناوی سندیکای کرێکاران تەنها سندیکایەکە و بەس پارە خواردنە بەڕای من هەتا ئێستاکانە شتێکی نەکردو بۆ کرێکار کوا ئەو کرێکارانی کە جانە لەدەستداوە کوا ئێستا تا ئێستا بیمەیەشان وەرگرتووە هیچ شتێک هەیە کەوا گرنتی ئەوە بدا بە کرێکار کەوا کرێکار یعنی تووشی ڕووداوێک دێت بۆ نمونە بۆ کەسوکاری بیمەیەک هەبێت تەنها بەس پارە خواردنە و هیچ شتێکی نییە بەداخەوە پێشی یەکیار بەسەرمان دەکەنەوە هیوادارم ئەو قسانەی ئەمە دەیکەین و ئەو پێشنیاری ئێمە هەیتمان بۆمان جێبەجێ بکەن یەکەم پێشنیارم ئەوەیە کرێکار زۆر مەغدورە پێویستیمان بە خەستەخانەکەیە بە شوێنی دانیشتن هەیە کە دابنیشین لەبەر گەرما و سەرمای دستان و هاوین دوایش ئەگەر حکومەت یارمەتێکمان بدا ئەو کرێکارە بیانیانە تۆزە کم کاتەوە کرێکاری خۆمان زۆر مەغدورە بێیشە لە مارێنە زۆربەی کرێکارەکان وا لە مارێنە ئێستا وەیلایەتیە دەست دۆهەرشتەش دەبەی کرێکارە ئێرانی تێیە سووری تێیە عارەبە تێ نازەم ئەوەی هەیە کرێکار ئەوە لە هەولێرە مەوجودە و کرێکاری خۆشمان ئیهمال کرایە و هیوادارم حکومەتی هەرێم جێمان لێ ڕابگری یارمەتیمان بداتن.